خۆتان نەزانن ئێمە دوێنێ بانگاوازێکمان کرد داوەتی کۆمەڵێ یعنی داوەتنامەمان نردووە بۆ کۆمەڵی ڕێکخراو تاکو لەسەر پرسێکی گرنگ قسە بکەین. پرسەکە پەیوەندیدارە بە ئەم دۆخەی کە بە تایبەتی یەکێتی و پارتی تێکەوتووە لە مەوزوعی حملەی ئەعلامی دژ بە یەکتری. خۆتان نەزانن ئێمە ئێستا لە مەوزوعی پێشوازیکردنین لە یادەوەریە کارە ساتبارەکان کە بەسەر میلەتەکەمان هاتووە. یەکێتی پارتی لە بری دڵنەوایی خەڵک، لە بری ناردنی پەیامی ئاشتەوایی بۆ خەڵک دەستیان کردووە بە حملەیەک ئەم جارە زۆر جیاوازترە لە جاران. حملەکە لە کەدارکردن و هەروەها بڵاوکردنەوەی ڤیدیۆ و پەنابردن بۆ شێوازی تری ناوزڕاندن و شێوازی تری شەڕی میدیایی قێزەون. ئێمە کە لێرە کۆبووینەتەوە هەمومان پشتیوانی ئەوەین کە ململانەی سیاسی، مەدەنی و شارستانی بکرێ و لەگەڵەوە نین خەڵک باز لە جیاوازیەکانی نەکا لە میدیاوە. بەڵام بەم شێوەی کە لە ڕۆژانی ڕابردوو بینیتانە پێویست بە هەڵوێستاکە. ئێمە ڕێکخراوەکان و کەسایەتیەکان بەیاننامەیەکمان ئامادە کردووە. داوا لە برای بەڕێزم کاکە بۆتانەکەم بە ناوی ڕێکخراوەکانە و بیخوێنێتەوە و ئەمێ ئاگادارتان کەم پاش ئەم وتارە، یعنی پاش بەیاننامە هاوبەشەکەمان نوێنەرایەتی ڕێکخراوەکانی ژنان قسەیەکە بێ و سندیکای هونەرمەندانیش لێرەن قسەیەکیان هەبێ و داوام لە کاک حاکم شێخ لەتیفیش کردووە ئازادە سوپاسیەکەین ئەگەر کاتی هەبێ قسەوان بۆ بکە. سوپاس کاک بۆتان فەرموو. سڵاوتان لێبێ. بەیاننامەی بەشێک لە ڕێکخراوەکان سەبارەت بە تیرۆری کەسایەتی لە هەرێمی کوردستان بۆ حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان و بۆ ڕای گشتی. پرۆسەی سیاسی و ئاراسی ئەدای کاری حیزبی لە ئێستای هەرێمی کوردستانە بە دۆخێکی مەترسیدار و دژوار و پڕئاریشەدا تێپەڕەبێت. حیزبە سیاسیەکان بە ئەندازەیە کارەکەن جگە لە باربردنی متمانی هاوڵاتیان ڕۆچوونەتە نێو ژیانی تاکە کەسی کەسایەتەکانی ئەم هەرێمە و هەر ڕۆژە بە شێوازێک کەرامەت و شکۆی هاوڵاتیان لەکەدارەکەن. دۆخی چەقبەستووی سیاسی و نەبوونی سەقامگیری ئابووری و بەردەوامی قەیرانەکان هەموو پێوەر و بەها ئەخلاقیەکانی تێپەڕاندووە. حیزبی سیاسی بۆ مانەوەی بە هەموو جۆر و شێوازێک کار لەسەر تێکشکاندنی بنەما گشتی و تایبەتەکانی مرۆڤەکات. بەرمەبنای ئەو هەوڵانەش ناسەقامگیری و شێواندن و تێکدانی شیرازی کۆمەلگا و زیاد بوونی کێشە و گرفتە کۆمەڵایەتەکانی بەرەمێناوە. حیزبە سیاسی حکومڕانەکانی هەرێم سەرڕای زەوتکردنی نان و ئازادی هاوڵاتیانی بەژمەینەتی ئەم هەرێمە بە نامرۆڤانەترین شێوە دەستیان بردووە بۆ ژیانی تایبەتی تاکەکان و هاوڵاتیان لە ماڵ و ژیانی خۆیاندا بەگومانن لە ڕەفتار و ژیانکردنیان. تیرۆری کەسایەتی گەیشتۆتە ئاستێک کە حیزبەکان بێشەرمانە و لە پێگەی فەرمی و نافەرمیەوە بە ئاشکرا ژیانی تایبەتی تاکەکان بۆ خەڵک نمایشەکەن و پیشانی مناڵ و گەنج و پیری ئەم هەرێمەیەدەن. ئەگەر پێشتر تیرۆری فیزیکی و جەستەیی بەکارهێنرابێت بۆ لە ناوبردننی کەسێک، ئێستا بە کۆمەڵێک ڕێگەی ناتەندروست و ناشەرعی کار لەسەر تیرۆری کەسایەتی ئەکرێت. نمونەش بۆ ئەم کارە هەر لە دروستکردنی کەیس بۆ چالاکوان و ڕۆژنامەنووسانەوە بگرە تا بڵاوکردنەوەی ڤیدیۆ وێنەی کەسایەتیە سیاسیەکان بە میکانیزم و شێوازی نامرۆڤانەکاری لەسەرەکرێت کە ئەم ڕەفتارە گەورەترین مەترسیە لەسەر ئێستا و ئایندەی تاک بە تاکی ئەم کۆمەلگایە. بۆیە ئێمە وەک بەشێک لەو ڕێکخراوانەی کە ئەم بەیاننامەیەمان ئیمزا کردووە ئیدانە و سەرکۆنی هەر کار و ڕەفتارێکی پەیوەست بە دەستێوەردان و تێکەڵکردنی ململانی سیاسی و حیزبی بە ژیانی تایبەتی هاوڵاتیانەوەکەین. چونکە ئەوە جگە لە پێشێلکاری مافی مرۆڤ و ئازادیە تایبەتیەکانی مرۆڤ لە هەمان کاتیشا دوورە لە هەموو عورف و ئاکارێکی کۆمەلگای کوردی. سەرباری ئەوەش نمایشکردنی ژیانی تایبەتی تاکەکان و لە کەدارکردن و بێئەرزشکردنی مرۆڤ زیاتر هاوڵاتیان ڕەشبین و بێئومێد و بێمتمانەترەکات لە ئایندەی پرۆسەی سیاسی و حکومڕانی لە هەرێمی کوردستان. داوا ئەکەین لە حیزبە سیاسیەکان پابند بن بە ئەخلاق و ئاکار و بەها باڵەکانی کاری سیاسی و ڕێز لە ئازادیە گشتی و تایبەتیەکانی مرۆڤ بگرن و زیاتر هەوڵەکانیان شڕ بکەنەوە لە پێناو چارەسەری قەیرانەکان و دەستەبەرکردنی خزمەتگوزاری شایستە لە ڕێگەی تیمەکانی حکوومەتیانەوە و هەروەها هەوڵ بدەن بۆ بەرقەرارکردنی ئاشتی کۆمەڵایەتی بە جۆرێک کە ئاشتی کۆمەڵایەتی لە ئەولەویەتی کارەکانیان بێ. هەروەها داوا ئەکەین لە تەکنیککارانی میدیا و
گشت ئەو کەسانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و سایتەکانە کارەکەن بە شێوەیەکی بەرپرسیارانە مامەڵە بکەن و لە چوارچێوەی ئیتیکی ڕۆژنامەوانیە ئەرکەکانیان بە ئەنجام بگەێن و ململانەی نائەخلاقی سیاسی تێکەڵ بەکاری ڕۆژنامە نووسینەکەن بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە شاری سلێمانی. غاوڕێنی عزیز یعنی دەزانن کە ئەم توانە میدیایی و توانە هەواڵگریەی کە بە پارەی گشتی ینی لە سامانی گشتیەوە پارەکەی دەرەچێت تەنها پێشێرکردنی مافی مرۆڤ نییە بە شێوەیەکی گشتی کە قسەمان لەسەر کرد بۆ بەڵکو پێشێرکردنی مافی ئافرەتانی شەچکە لەو ڤیددیوانەی کە بڵاویەکەنەوە بێگومان خۆتان نەزانن ئەم جوودە هەواڵگری کە بەکارهێنن مۆزوعەکە بەکارهێنانی ئافرەتە لەم هەڵمەتیان. خوشکی عزیز و هاوڕێمان بەهار منزر لێرێ داوای لێکەم و تێی پێشکەشکە. سپاس ئەم کاتتان باش بەڕێزان ئەوەی کە هاوڕێمان باسی کرد دیارە ئەمە هەمومان ینی ڕۆژانە ڕوبەڕووی هەموو کێشانە ئەبینەوە وەکو ڕێکخراوەکانی ژەمە هەموو کاتێک ئاستەنگی لە بەردەم ئیشەکانمانە هەیە زۆر جار ئاهەنگی هەیە لە بینمانە لە ئیشەکانە لەگەڵ میدیاکانیشە بەڵام بەڕاستی ئەتوانین بڵێن لە ساڵی ڕابردووە تا ئێستا یەک دنیا ئاستەنگی لە بەردەم ئیشەکانی ئێمەیە هەبووە بە کەمدانانی ئیشی ڕێکخراوەکان بە کەمدانانی ئەو ڕێکخراوانەی کە لەناو کۆمەلگەی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی کە ئیشەکەین بەجیالەوەی پێزانینێک نییە بۆم ئیشە ئاستەنگی هەیە لە بەردەم ئیشەکانمانە و بە کەمکردن لە ڕێگەی سۆشیال میدیاوە یەکێکی ترە لەو کێشانێک ئێمە ڕۆژانە ڕوبەڕووی ئەبینەوە. کەمێک لە خەڵکی کوردستان ئەو شەهادەتە نادەن بۆیان شاهدی ئەوە نین کە ئێمە چەندێک لەژێر فشارین کاتێک کەسێکە پێویستێکی هەیە ئەوان وازانەمە کێشەی ئێمە ئەبێ ئێمە بەتەنها حەلیکەین لە کاتێکە لە هەموو وڵاتێکە پشتیوانیکردن لە هاوڵاتیان لە خەڵکی سەرجادە لە ژنانێک لە پیاوانێک کە پێویستێکیان هەیە بەڕاستی ئەرکی حکوومەت و ئەرکی دام و دەستگاکانی حکوومەت و لانی پەیوەندیدارە هەموو کاتێک سەیرەکەی شتێک ئەبێت یەکسەر فشارێکی زۆر زۆر ناڕەوە دەستبردن بۆ کەسایەتی ئەو کەسایەتیانەی کە لە ناو ڕێکخراوەکانە ئیشەکەن دەستبردن بۆ ئیشانە و بە شێواندنی لە بەرچاوی خەڵک و فشارێکی زۆر ئەڵەی ئەمە وەکو کارگەیەک ڕۆژانە بەرهەمە هێنرێتەوە لە بەرامبەر ئیشەکانی ئێمە لە کاتێکە کۆمەلگەی مەدەنی و ڕێکخراوەکانن گۆڕانکاری و بەرەو پێشچوونی کۆمەلگەی کوردستانیان بردوێتە پێشەوە بەڕاستی هەمومان شاهدی ئەوەن لە گۆڕانکاری لە ناو یاساکانە لە گۆڕانکاری لە ناو یاسای کاری ڕێکخراوەی لە ناو هەرێمی کوردستانە لە خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن کە بەڕاستی ئەمە ژێکێکی ترە لە دەستکەوتەکانی ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و ڕۆژنامە نووسان لە کوردستانە بەڵام سەیرەکەین زۆر بە ئاسانی هەرێکێک لە ئێمە کەینە ژێر فشارەوە هەرێکێک لە ئێمە ئەکرێت لە هەر چالاکێکە ئەیکەیت بۆ سبێنێ چاوەڕوانی ئەوە بکە یان کەیتە دەرەوە لە کەناڵێکی ڕاگەاندن هەرێو دەقێ چاوەڕوانی ئەوە بکەیت کە کەسایەتی تۆ ئەکەوێتە ژێر پرسیارەوە و ناشری نەکری لە بەرچاوی خەڵک بەڕاستی ئەمە جێگایەکە بۆ هەمومان ڕۆژنامە نووسەکان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ڕێکخراوەکانی ژنان هەر کەسێکی تر کە لەم مەیدانە ئیشەکات ئەبێت بێدەنگەی لێ نەکەین ئەمە جێگایەک بێ بۆی کە بتوانین هەم ئاهەنگێکی زیاتر هەبێت شکە کاری ئێمە زۆر زۆر پەیوەستە بە یەکتریەوە کاری کۆمەلگەی مەدەنی تەنها ڕێکخراوەکان نەبوون بەڕاستی ڕاگەاندنەکان لە هەرێمی کوردستانە توانیویان ئەوێنە جوانە پیشان بدەن بە کۆمەلگەی کوردستان کە ئێمە ڕۆژانە ئیش ئەکەین هیچ یەکێک لە ڕێکخراوەکان دەستخۆشێکی گەوریان پێشوازێکی گەورە ناکرێت لە کاتێکە تۆ لە ڕزگاربوانی ژێردەستی داعش بە 900 کەیس ئیشی لەسەرەکەیت لە وڵاتانی ترەوە پێزانین هەیە بۆ ئیشەکانی تۆ بەڵام سێرەکەی لەناو هەرێمەکەی خۆتا ڕوبەڕوو دەوەستنەوە ڕێگری لە وەرگرتنی مۆڵەت بۆ کارەکانت ڕێگری لەوەی کە تۆ گردبوونەوە بکەیت کە ئیشەکەت ئەوەنە دوا ئەکەوێت سەرەکی قەزەکە خۆی گەرمی نەماوە لە ناو هەرێمی کوردستانە ئەوەنە ڕێکاری قورسیان نەبەردەمی ئیشەکان لەبەرەوە ئەمە پێم وابێت زۆر سپاس پێم وابێ ئەمە ڕێگایەک بێ بۆی کە زیاتر سەرنجمان بەیەکەوە بچێتە سەر کێشەکان لە ناو هەرێمی کوردستانە و هەتا ئێمە ئاکتیڤ بین حیزبەکانیش ئەوەنە دەست ئاوەڵا نابن بۆی کە هەر شتێکیان بێت لە هەرێمی کوردستانە ڕۆژانە بیسەپێن بەسەر ئێمە زۆر سپاس وتاری ئەخیر بۆ کاک نیاز هونەرمەندی عەزیز نیوەڕۆتان باش بۆ خۆتان نەزانم ململانەکانی سیاسی لە هەرێمی کوردستانە ڕێچکە و ڕێبازی زۆر خراپی گرتوۆتە بەر و سۆشیال میدیا و میدیای سێبەر ئێستا ڕۆڵێکی گرنگە بینێ لەو ململانەدا کامە
کاریگەری لەسەر تەنها کاری حیزبەکان نەکردو بەڵکو کاریگەریی زۆر گەورەی لەسەر کۆمەڵگاکان کردووە لە کاتێکدا کە ئەرکی حیزبی سیاسی ئەوەیە کە بنیادی کەسایەتی تاچی کورد بکات بەڵام لە بەرامبەردا دێت کەسایەتی تاچی کورد ئەشکێنێ و تیرۆریەکە دیارە پەنابردن بۆ ڤیددیۆ بۆ کۆمەڵێک لەو شتانی کە لەم ڕۆژارە لە سوۆسیال میدیا بڵاو بۆتەوە ئەمە کارێکی بە بەرنامەکراوە و کارێکە کە ئەجندای سیاسی هەر حیزب و گروپ و لایەنێکی لە پشتەکە بەم کارە هەستا بێت بۆیە ئێمە وەک سەندیکای هونەرمەندانی کوردستان و لەگەڵ هاوڕێکانمان لەم ڕێکخراوانەی کە لێرە بەشدارن و دواتر واژویان لەسەر بەیاننامەکە بڵاو بێتەوە ئیدانەی ئەو جۆرە کاراناکەین و داوامان وایە کە پارتە سیاسیەکان لە ئامانج و کاری پارتی سیاسی لانەدەن کەویش ئەوەیە کە پێشڕەوی کۆمەلگا بکەن بۆی ئەم کۆمەلگای کوردەواری ئێمە بەرەو پێش بچێ بۆی کۆمەلگای کوردەواری ئێمە بەرەو ئەو شێوەیە هەنگاو بنێ کە هەموو دروشمەکانی سەردەمی شۆڕژگێڕێتی و لە دوای ئازادبوونی هەرێمی کوردستانیشەوە دروشمی گەورە و قەبە و دروشمی زۆر زۆر گەورە بۆ کە بۆ خزمەتی کۆمەلگا و کەسایەتی مرۆڤی کورد بە تایبەتی لە باشووری کوردستان ئەو دروشمانە بەرزکراوەتەوە بەڵام ئێستاوی کەی بینین زۆر پێچەوانەی دروشمەکانی خۆیان پارتە سیاسیەکان و بە تایبەتی پەیجەکانیان و پێیجە سێبەرەکانیان و میدیاکانیان لە سوۆسیال میدیا کە لە 180 دەرەجەی ئەو دروشمانە کارەکەن کە ئەمە کاریگەرێکی زۆر نەرێنی لەسەر کۆمەلگای کوردی دروست کردووە خاڵێکی ئەوەیە کە ئەگەر لە سەردەمی شۆڕش و لە دروشمەکانە ژن سمبولی شۆڕژگێڕێتی و جوانی و پەروەردەکردنی مناڵ و بەشێکی گرنگی کۆمەلگا بێ ئێستا ژن لەم جۆرە ململیانیانە بە شێوازێکی زۆر ناشرین ژنان و ئافرەتان بەکاردێنن وەکو ئامراز و کەرەستەیەکی لەگەڵ ڕێز و خۆشەویستین بۆ هەموو ژنان و خانمان وەکو کەرەستەیەکی زۆر بێنرخ لەم ململانیانە بەکاریانێن کەمە خۆی بۆ خۆی نەک یەکانگیر نییە نە لەگەڵ بەهاکانی مافی مرۆڤ نە لەگەڵ ئازادی گشتی نە لەگەڵ ئازادی تاکە کەس کە ئەمە وا ئەکات ئەم کۆمەلگای ئێمە زیاتر بەرەو لێکترازان بڕە بۆ ئێمە داوامان وایە کە پارتە سیاسیەکان ململانەکانی خۆیان بە جۆرێکی ڕاستتر و دروستتر و شەریفانەتر بکەن لە ڕێگەی خەباتی دیموکراسی لە ڕێگەی خەباتی پەرلەمانی و دوورکەونەوە لەم جۆرە کارانی کە کەسایەتی مرۆڤی کوردی پێ تیرۆرەکەن هیوادارم دەنگمان بگاتە شوێنی مەبەست و ئەم کاری ئێمە هەنگایەک بۆی کەیتر لەم جۆرە کارانە دووبارە نەبێتەوە زۆر سپاسدارم هاوڕێیان یازیز هەموو کەسێکی پەرۆش بۆ ئاشتی کۆمەڵایەتی دەرگامان کراوەتەوە کە ئیمزا بکەن لەسەر ئەو بەیاننامەیە و هەڵمەتەکەیش بەردەوامە بێ سوپاس بۆ ئامادەبوونتان و لێرە کۆتایی من بەکەن نەکرد خۆتان داوا لە کاک حاکم بکەن بەڵێ ڕۆژتان باش لە واقعیادا لە کوردستان ئەوەندە شتەکان ئاستیان دابەزیوە کار لە یاسا و ئەوانە ترازاوە یعنی ئێمە وای لێ هاتووە ئەگەر بێت و باسی یاسا بکەین شتێکی نامۆیە چونکە ئەوانەی حکومڕانی دەکەن بەڕاستی خەڵکی هەمەجن ئیمانیان بە حکومە قانون نییە بەداخەوە لە باتی بەرەو پێشیش بڕۆین بەرەو دواوە دەڕۆین یعنی هەندێک وشە هەیە لەوانەیە مرۆڤ نتوانێت بەکاری بێنە بەڵام جاریوان ناچاریشی بەڵام ئێمە هەر مستەوا و ئەدەبی خۆمان دانابەزین ئەواستەی کە بەڕاستی میدیا و دەستگاکانی هەواڵگری تێکەوتون بەداخەوە دەستگاکانی هەواڵگری کە مەفروض بوو دوای دەرکردنی یاسای ئەنجومەنی ئاسایش ببنە دەستگای هەواڵگری نیشتیمانی و هەواڵ لەسەر دوژمن کۆکەنەوە کەچی ئێستا نەک هەواڵ لەسەر حیزبەکانی منافسی یەکدی کۆ دەکەنەوە کە ئەمە خۆی تاوانە هاتووەن بەداخەوە هەواڵ و شتی پروپاگەندە و ئابروبەر لەسەر ئەندامەکانی خۆیان کۆ دەکەنەوە بە کۆیلەکردنی ئەندامەکانی خۆیان بۆی کەسێک یان چەند کەسێک یاری بە هەموو حیزبەکەش بکات واتە ئێستا دەستگاکانی هەواڵگری لە جیاتی ئەوەی ببنە دەستگای هەواڵگرنی نیشتیمانی بۆ کۆکردنەوەی هەواڵ لەسەر دوژمن هاتوونە سەر ئەوەی ڤیددیۆ لەسەر یەکتر تۆمار دەکەن ئەم ئەخلاقیاتە قەت لە بەعزیشدا نەبووە ئەمە جوانکردنی وێنەی بەعز نییە بەعز هێندە ناشیرنا ئێمە بۆیە دەڵێن بەعز بۆی بڵین چەند ناشیرنترن لە بەعز بۆیە بەداخەوە ینی ئەم ڕۆژە ینی وای لێ هاتووە هەدەفی دەستگا هەواڵگریە حیزبیەکان
لە باتی ڕزگارکردن و بە دوواداچوونی چاڵە نەوتەکانی کەرکووک و خاچی کوردستان بە دوای چاڵەکانی یەکتردا دەگەڕێن یعنی ئەم کارە ئەو پەڕی بێ ئابڕوویە ئەو پەڕی بێ شەرمیە ئەو پەڕی هیچ احترامدانانێکە بۆ خەڵک بۆ بەهاکان بۆ قیەمی کۆمەڵایەتی قیەمی ئاینی قیەمی نیشتیمانی بۆیە بەڕاستی ئەمە لە چوارچەوەی یاسادا جێی نابێتەوە ئەمانە دەیکەن هەمووی تاوانن مەسئولی دەستگاکان تاوانبارن ئەگەر دادگایەکی نیشتیمانی سربەخۆ هەبێ دەبێت کەسی یەکەمی ئەم دادگایانە بێنێتە بەردەمی دادگا لەبەرەوەی ئەمانە ڕۆژانە تاوان بەرامبەر بە خەڵک دەکەن ئەگەر ئەمانە خۆیان پێیان دەکەن ئەوان تاوانبارن ئەگەر ئەوانی ژێرەوە دایانکەن دەبێت لێ پرسیینەوان لەگەڵا بکرێت لەبەرەوە بەڕاستی ئێستا هەر هەمومان معڕەزین بۆ ئەوەی ئەو جۆرە شتانەمان بەرامبەر بکەن شتی فەیکێ بۆ دروستکەن و لەبەر ئەوەش ئەوکو عەرزم کردن کە ئەمانە سنووریان نییە بۆیە بەڕاستی قسە زۆر کراوە و قسەش سوودی نەماوە بەڵام من لەبەر ڕێز و احترامی ئەوە قسانم کرد زۆر سوپاسدانەکەم دەریەخات کە یاسا هیچ سەرۆریەکی نییە و ناتوانێت ڕوبەڕووی ئەم کەسانە بێتەوە کە لەناو حیزبەکان هەواڵگری بەسەر کادر و کەسایەتەکانی خۆیانەوەکەنەوە لە ململانەی حیزبەکانیشە بەم شێوەیە گرتەی سیاسی لەسەر یەک تۆمارەکەن شتی فەری بۆیە دروستەکەن دیارە من هەموو کەس مووقیفی من نەزانێت سەبارەت بە سەرۆری یاسا و هەروەها بەسەر بە ئەوەی کە جەنابە باسەکردن سەرۆری دادگا و ئەوانە و من بۆ خۆم لە 2018 لە 12/6/2018 لە ئەنجامی بە حیزبیکردنی ئاشکرای محکەمەی تەمیز و 50-50 کردنی وازم هێنا و من بۆ خۆم دەڵێم هەمیشە وتومە ئەڵێم ئەنجومەنی دادوەری و دەسەڵاتی قەزایی وای لێکراوە کە نەتوانێ بەرامبەر بەم جۆرە تاوانانە ڕۆڵی هەبێت بۆیە دەسەڵاتی دادوەری جاری وایە دەڵێم ناحەقیە بڵین دادگا بۆ ئەوە ناکات چونکە دادگا وای لێکراوە کە هیچی پێ نەکرێت دیارە ئێمە ئەگەر باسی سوڵتەی قەزایی بکەین ئەکید دادوەری زۆر بەتوانە زۆر باشمانن من دەڵێم 90% دادوەرەکانی کە لە کوردستاندا کار دەکەن ئەگەر قیادەیەکی دادوەری باشیان هەبێ دەتوانن ڕۆڵ ببینن بەڵام بەداخەوە قیادەی دادوەری سەرکردایەتی دادوەری وا پێکێنراوە بە شێوەی 50-50 کە نەتوانرێت کە لە بەردەمی ئەم جۆرە تاوانانەی کە تاوانبارەکانی دەسەڵاتداران دەیکەن بەرامبەر بە خەڵک بەرامبەر بە کادرەکانی خۆیان بێدەنگ بێ و بێ هەڵوێست بێ بۆیە بەڕاستی پێیان درێژ کردو بە کەیفی خۆیان بۆیە هیچ سنوورێک نیە ئێستا نە سنووری نیشتیمانی تێ نە سنووری ئاینی تێ نە سنووری هیچ شتێک تێ تەنها بۆی کەسێک یان چەند کەسێک ببن بە کەڵەگا بەسەر خەڵکەوە و بەسەر حیزبەکەی خۆشیانەوە لەبەرەوە ئێمە بێئومێدین لە ئێستادا ینی ئەگەر ئومێدمان وا بێ قەزا دەتوانێت بەمان بوێرە چونکە قەزا قیادەی قەزایی ئەوان دایدەمەزرێن کە دایدەمەزرێنێت ئەکید ناشێڵە ڕۆڵ ببینێ